16 ساڵ بەسەر ڕوخانی ڕژەمی بەعەس تێپەڕ دەبێت. یەکێک لە پەڵاڕەشەکانی مێژووی ئەو ڕژێمە تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە بوو لە ساڵی 1970 کە سوکاری قوربانیان و بریندارانی تاوانەکە گەرچی دڵخۆشن بە فەوتان و لە ناوچوونی ڕژەمی بەعەس. ئاماژەش بەوە دەکەن تاوانی کیمیاباران زامێکە، هەرگیز ساڕێژ نابێت. وڵی ئێمە هەستمانەوەی بە پێخۆشحاڵی و 16 ساڵ لەمەوە پێش کارەساتی بەسەرم شارە هاتووە بگەن مەگەر بەسەر هیرۆشیما و ناکازاکی هات بێت. ئێمە پێخۆشحاڵین کە ڕژێمی بەعەس ئەو ڕژێمە دڕندە بوو کە لە ناو چووە بە پێخۆشحاڵی هەموو بریندارانی هەموو زاڵمی هەروەکو سەدام ڕسوا بکە. ئەو کە هەر کەسێ بەشدار بۆ لە هەڵەبجە بە فیشەکێ بە وشەیەک بە هەموو شتێکی لە بچووکۆ تا گەورە داوە لە خوای گەورەکەین ڕسوای هەردوو دنیای بکە. ئێمە نەبێ کەس نازانێ ژیانی هەڵەبجە و نەخۆشی هەڵەبجە ئاوات لە مردوەکان زۆرە خوازین هەموو ڕۆژێ ئێمە ئەمرین و زیینەوە بینەوە. لە دوای 31 ساڵ تێپەڕبوون بەسەر تاوانی کیمیاباران و 16 ساڵ بەسەر ڕوخانی ڕژەمی بەعەس هێشتا خەون و ئومێدەکانی هاوڵاتیان بەتایبەت کە سوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیاوی نێنراونەتە دی. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش پەیامێکە ڕاستەی هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق دەکات و داوای قەرەبووی مادی و معنەوی و تاوانە گەورەیە دەکات. هەمووان بە تاسەوە چاوەڕێی هەڵاتنی خۆری ئازادی و دیموکراتی و دادپەروەری بوون. گەلانی عێراق بە ئومێدی دەستپێکردنی ژیانێکی خۆشگوزەرانی و شایستەوە لە ئاسۆیان دەڕوانی. هیوایەکی زۆریان لەسەر دەستێکی نوێ بۆ بنیادنانی عێراقێکی نوێ هەڵچنی کە تێیدا دوور لە ستەم و کوشتن و سەرکوتکردن هەمووان بتوانن سربەست بژین، ئیتر خۆشگوزەرانی ڕووبکاتە ناوچەکە و شادی ڕووبکاتە دڵ و دەرونیان. بەڵام ئەم خەونانەوەک خۆیان ناتنەدی. حکوومەتی عێراق بە پشبەسن بەم یاسایانە قەرەبووی زیان لێکەوتوانی ناوەڕاست و باشووری عێراقی کردەوە بۆ نمونە قوربانیانی دوجەیل و ڕاپەڕینی شەعبانیە. وەکەوەی کە لە ماوەکانی پێشوودا بە یاداشت داواکاریمان لە فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق کرد دووبارە لێیان تەئکی دەکەینەوە کە پێویستە لەگەڵ وەزیران و نوێنەرانی کورد لە بەغدا ئەم پرسە بکەنە بەشێک لە ئەجندای کارەکانیان لە بەغدا و هەوڵی جددی و خێرا بدەن بۆ دەستەبەرکردنی و مافانەی قوربانیانی کوردستان کە بەهۆی پشتگوێخستنیەوە تا ئێستا دەستەبەر نەکراوە. ڕژەمی بەعەس و حکوومەتی ستەمکاری و کاتی عێراق سەدان تاوانی بەرامبەر خەڵکی عێراق کرد و بە هەزاران هاوڵاتی شەهید و بێسەر و شوێن کرد. بەڵام پەتی ستەمکاری ئەو ڕژەمە لە ئەستوریدا بچرا و قۆناغێکی نوێ بۆ خەڵکی عێراق هاتە پێشەوە. ئەوەی ئەو ڕژەمە لە دوای خۆی بەجێهێشت کارە تاوانکاریەکانی بوو. بە نمونەش کیمیابارانکردنی هەڵەبجە کە 5,000 کەس بەهۆیەوە شەهید بوون کە ئەم کارەساتە بە زامێکی ساڕژ نەبوو لە مێژووی مرۆڤایەتیدا دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.